ئەگەر منداڵێکمە بۆ نمونە گومانی ئەوم بۆ دروست بێت کە بە مامۆستاهێنی وەڵام بداتەوە کە گومانی ئەوم بۆ دروست بێ و منداڵم حاڵەتی ئۆتیزمی هەیە لە 2 ساڵی لە 1 ساڵی لە 3 ساڵی ئایا یەکەم هەنگاو پێویستە چی بکەم؟ پێت وایە با پرسیارێکی گرینگە بۆ هەموو دایک‌وباوکان سوودی لێ وەردەگرن زۆر سەیری تۆ دەکەم لەگەڵ ئەویشمە کێشەوانە مامۆستا بەخۆی ئێستا لە زۆربەی شوێنەکان دەڵێن تەمەنی گونجاوی ئێستا ئیشکردن لەگەڵ منداڵ هەتاوەکو بچووک بێ زۆر باشترە ئەنی منداڵی ئۆتیزم ئەگەر ئیشی لەگەڵ بکرێت لە 2 ساڵ و نیوەوە زیاتر دەتوانێت توانەکانی ئیش لەسەر بکەیت چکە بە گەورەبوونی ئیشەکە سەختتر دەبێت زەحمەتتر دەبێت منداڵەکە گەورە دەبێت لە ڕووی ینی هەتاوەکو جسمەوە منداڵەکە گەورە دەبێت توانەکانی لە گەشەکردن تۆزێک ینی ڕادەوەستێ بەڵام لە تەمەنی بچووکتر توانای گەشەکردنی مێشک دەستا ئەوانە هەمووی باشترە منداڵ لە 2 ساڵ و نیو ئەگەر شکی لەسەر هەبووکەوە ئۆتیزمی هەیە چەند نیشانەیەکی هەیە ئەوە سەرەتا یعنی دەبێت کەسێک شارەزا دەست نیشانی بکە ینی ئەوە نیە هەر کەسێک ینی هەر ڕاهێنەرێک هەر کەسێک بی شارەزایەکی زۆریشی هەبێتن ناتوانێت دەقاودەق یەکسەر دەست نیشان بکە من وەکو خۆم کە ینی 6 ساڵە 7 ساڵە لەو بوارە کار دەکەم حەقی ئەوە بەخۆم نادەم منداڵێک دەست نیشان بکەم کە ئەوە ئۆتیزمە نە کەسانی شارەزاتر هەیە ینی دکتۆرەکان زیاتر بەرپرسن لە دەست نیشانکردن لەو بابەتە دەبێت سەردانی دکتۆرێکی اختصاص تایبەت بکەن کە نیشانەکانی هەبوو دەست نیشان کرا ئۆتیزمە ئەوە ینی ڕاستەوخۆ پێویستە ئەو منداڵە بخرێتە بەڕاهێنان یەکسەر بخرێتە بەڕاهێنان جا بۆ ئەو شتا ینی سنتەرەکان باشترین شوێنن بۆ ئەوی ئەو منداڵە ڕاهێنانی پێ بکرێت لەبەری پرۆگرام و بەرنامەی تایبەتیان هەیە دەست خۆش بێ مامۆستا غازی چی دەربارەی ڕێژە ئایا منداڵ هەیە ڕێژەی ئۆتیزمەکەی زۆرە ڕێژەی ئۆتیزمەکەی کەمە ئایا شتە بوونی هەیە کە دایک و باوکان وا تێگەیشتون ڕێژەکان ئەوە دەگرێتەوە سەد و شتی هەم ڕێژە لە ڕووی منداڵەکە و هەم ژمارەی منداڵەکان لە ڕووی زیادبوونی عەدەدی ئۆتیزم لە دنیادا کە لە کۆنەوە چەند بوو تاوەکو ئێستا کە ژمارەکانی ڕێژەی توانین بڵین تاک بەتاکی ژمارەکان زیاد بووە ڕێژەی توند و سووک و مامناوەندی بەڵێ بە دڵنیاییەوە بوونی هەیە کۆمەڵە کەیسێک دێتە لامان حاڵەتەکەی تۆزێک سووکە بە دڵنیاییەوە ئیشکردن لەگەڵەوە نەخۆشترە چونکە ئەوانە ئەگەر ئەمەرێشان هەیە لە داهاتوو دەبستن و ناو کۆمەڵگای هەمانە مامناوەندە ئەوشان ئەگەر زوو لە کاتی تەشخیصکردنەکەی بێتە بەر پرۆسەی ڕاهێنانکردن بە دڵنیاییەوە ئەوەش ئەنجامی باشی دەبێتن کە بستۆ قوتابخانەکە خۆشبەختانە ئێستا کە حکوومەت هەستاوە بە دابینکردنی مامۆستای تایبەت لە بەشێک لە قوتابخانەکانی هەولێر لە شارەکانی تری کوردستانیش کەەوە کەم تا زۆر یارمەتیشی ئەو منداڵانە دەداتن کە ڕێژەشی ئۆتیزمی مامناوەندیان هەیە وەکو شادۆتی شەرێک سێبەرێک لەگەڵیان بن یارمەتی منداڵەکان بەڵام بەداخەوە دەڵێم حاڵەتە توندەکان بە بڕوای من وەکو ئەزمونێک لە کارەکەی خۆمدا دەبی ئیلا کەسێکیان لەگەڵ بی تاوەکو ژیانیان ماوە ئەمەە تۆزێک زەحمەتترن و چوون بۆ ناو کۆمەلگا حاڵەتە توندەکان ینی دەزانی دەبی چی لێ بکەین مامۆستا دەبی ئەو منداڵە بتوانێت پشت بە خۆی ببەستێ ژیانکردنی خۆی بکە ینی ژیانکردنیش خۆی فێر بکەیت ئەوە گرنگترین شتە لە توانە سەر بە خۆیەکانیان بگرە توانە کۆمەڵایەتیەکانیان بگرە ئەو بابەتانە زیاتر دەبێت ئیشی لەسەر بکەیت ڕاستە